چوارەمین کۆنفرانسی پزیشکی نێودەوڵەتین کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات کراوە لەگەڵ دکتۆرە چرۆ نەجمەترین کە پزیشکی ڕاوێژکارە لە نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون. ڕاستیەوەکەین ئامانج لەم کۆنفرانسە چییە و ئەو تازەگەریانی کە لە بواری پزیشکیە هەن لێرە چین و چی تازەمان پێ بەخشێم جۆرە کۆنفرانسانە بە هەرێمی کوردستان بەگشتی و شاری سلێمانی بە تایبەتی. دکتۆرە بەخێر بیت. چوارەمین کۆنفرانس چی نوێی تێدایە؟ زۆر سپاس بۆ ئەم دیدارە، بەڕاستی دیدارێکی زۆر گرنگە. لە سەرەتادا دەمەوێت بڵێم کە کۆنفرانس شتێکی زۆر گرنگە، چونکە ئەگەر کۆنفرانس نەکرێ هەموو توێژینەوانی کە لە شارەکەیە ئەکرێ و لە دەوروبەرە ئەکرێ و لە نێودەوڵەتی شەکرێ ئێمە ئاگامان لێ نابێت. لەبەرەوە کۆنفرانس هەم دیدارێکە بۆ تازەکردنەوەی هەموو ئەو ئایدیانەی کە لە بواری پزیشکیدا هەیە و هەمیش دیدارێکە بۆ چاوپێکەوتنی میوانەکانمان. پێمە لەم کۆنفرانسەدا ئامانجەکەمان ئەوەیە کە هەستین بە دەرخستنی ئەو تۆژینەوانەی کە بە تایبەتی لە شاری سلێمانی و بە تایبەتی لە کۆلیژی پزیشکی کراوە و هەروەها لە زانکۆی سلێمانی کراوە و دواترە چینە دەرەوە بۆ ناو هەموو کوردستان. تۆژینەوەمان پێگەشتووە کە لە ناو کوردستانەوە هاتووە و ئەو تۆژینەوانەی کە لە دنیای پزیشکی ئەکرێت لە نێودەوڵەتیە. فێمە ئەمە کۆکراوەیە کە بۆ هەموو ئەم تۆژینەوانە کە ئەکرێ و پێخۆشحاڵین کە لەم ڕۆژەیە ئێمە کۆبینەوە لەگەڵ ئەم میوانە نەمانە. زۆر باشە. توێژینەوەکان هەمووی تایبەتە بە هەرێمی کوردستان و شاری سلێمانی یاخودی دەرەوەی کوردستان؟ وەکو وتم تۆژینەوەکان زۆربەیان 32 تۆژینەوەمان هەیە کە لە ناو شاری سلێمانی ئاکراوە و من وەکو دکتۆرێکی ژنان و مناڵبوون پێخۆشحاڵم بڵێم تقریباً 10 لەم تۆژینەوانە لە بواری ژنان و مناڵبوون ئاکراوە بە ئێمە و بە قوتابی خۆشەویستەکانمان کە لە بۆردە جیاوازەکانە بۆردی عەربی بۆردی کوردستانیمان هەیە کە ئێمە سوپەرڤایزەری ئەو تەلەبانە بووینەوە. ئێستا ئەم تۆژینەوانە هەموو تەقدیمەکرێکە تازەکردنەوەیەکە لە بواری ژنان و مناڵبوون و 32 لە تۆژینەوەکان وەکوتم لە ناو شاری سلێمانیە، بەڵام 6 تۆژینەوەمان هەیە کە نێودەوڵەتیە و 14 تۆژینەوەی ترمان هەیە کە لە ناو هەموو کوردستانەوە هاتووە بۆمان، بێجگەلەوەی کە هەنێ لە قسەکەرەکانمان کە ئینتەرناشناڵن واتە لە نێودەوڵەتین ئەمانە تازەکردنەوە لە بواری جیاجیای پزیشکیە باس ئەکەن و بۆ ئەمانە تقریبەن وخت زیاتر تەرخان کراوە بۆی بتوان بە جوانی تازەکردنەوە لەو بارانەدا باس بکەن. باشە، تا چەندێک ئەم کۆنفرانسانە کاریگەری بێ لەسەر بەرەو پێشچوونی ئاستی زانستی پزیشکی لە وڵاتی خۆمان و لە کوردستان بەگشت؟ وەڵاهی بۆ وەڵامی ئەم سوالە ئەتوانم ئەوەت پێ بڵێم کە ئێستا لەبەرەوەی هەموو مرۆڤەکان زۆر سەرخاڵن، کەس دانانیشیە کتێب بخێنێتەوە، کەس دانانیشیە مەقالەیە بخێنێتەوە کە تۆ لە دیدارێکی وایە لە کۆکراوەیەکی وایە لە چارەک سەعاتێکە لە 20 دقەیەکە پێشکەشی ئەم ئامادووبووی ئەکەی کە چ پێشکەشکردنی ڕوویداوە لە بوارە جیاجەکانی پزیشکیە هەستەکەم شتێکی زۆر باشە. ئەوە وەکو ئەوەی کە پێت بڵێ من دکتۆری ژنان و مناڵبوونم، بەڵام ببینم لێرە کە یەکێ باسی کەمبوونەوەی ڤیتامین دی ئەکا لە شکانی ئێسکی قاچەکانە، ینی بۆ ئێمە شتێکی زۆر باشە و بۆ ئامادەبوانی شتێکی زۆر باشە. لەبەرەوە شتێکی بڵین پوختەیە لە 2 ڕۆژە تەقدیم ئەکرێ و تقریبەن تۆ ئەبدەیت ئەبی لەسەر هەموو بوارەکانی پزیشکی. بەڵێ، باسی ئەوەت کرد نزیکەی لەو لێکۆڵینەوانە و توێژینەوانە لە بواری ژنان و مناڵبوونە چی تازەی تایە کە پێشتر دەرکی پێ نەکرابێ یا چی تازەی تایە بۆ بواری پزیشکی بەگشتی؟ بەڵێ، سیان لە توێژینەوەکانمان تقریبەن لەسەر نەخۆشیەکانی سەرەتان و شێرپەنجەیە لە ڕێگە جیاوازەکانی ئەم نەخۆشیە لە ژنان و مناڵبوونە چۆن بتوانین ڕێگەیەک باشتر بە لە ڕێگەیەکی تر لە دەرهێنانی بڵین ڕەحمی ژنان و لە دەرهێنانی غودە لیمفاویەکانی یا دەری نەهێنین یان دوای عملیات ئەو فۆلۆئەپی کە ئیکات چۆنایی چەند جار بێتەوە بۆ خەستەخانە چی بۆ بکرێ. تقریبەن سیان لە توێژینەوەکانمان لەسەر ئەمەیە. تۆژینەوەکەی من بە تایبەتی لەسەر ئەوەیە کە دروستبوونی سکپڕی لە دەرەوەی ڕەحم لە دەرەوەی منداڵدان و بە تایبەتی لە شوێنی عملیاتەکانی پێشوە، چونکە خۆتان نەزانین ئێستا عملیاتی نەشتەرگەری مناڵبوون زۆر زیادی کردووە. لەگەر زیادبوونی ئەم دیاردەیە دروستبوونی مناڵ لە شوێنی نەشتەرگەریە کۆنەکە زۆر زیادی کردووە. ئەمەش بەڕاستی ترسناکە بۆ ژیانی دایکەکە بە تایبەتی. لەبەرەوە من لە تۆژینەوەکەمە ئەوە ڕوون ئەەکەمەوە کەمە پەیوەندی بە چیوە هەیە بۆ ئەمە زیاد ئەکا و چۆن ئەتوانین ئەمە تەشخیص بکەین و چۆن ئەتوانین عیلاجی بکەین بە زووترین کاتچکە گەرەمە زۆر بێچێتە ناو
میزڵدانی ژنەکە و زەرێکی زۆر بە سەحەتی ژنەکە ئاگەیەنێ بەگشتی لەبەرەوە زۆر گرنگە کە بزانین چیە سەبەبەکانی و زوو چارەسەری بکەین. زۆر باشە لە توێژینەوەکانە پشت بەستراوە بە کەرتی گشتی یاخود کەرتی تایبەتی ئەو نەخۆشانەی کە توێژینەوەیان لەسەر کراوە زیاتر ئەوانە بوون کە لە نەخۆشخانە حکومیەکان بنراون واتە هەموو جۆرێکی تێدا یاخود تەنها لە هەموو جۆرێکی تێدا بەڵام ئەتوانم بڵێم لە 90% لە خەستەخانە گشتیەکانە چونکە ئێمە نەخۆشەکان هەموو ڕۆەکەنە نەخۆشخانەی بڵێن حکومی و لەوێ دوایەوەی کە موافقەت لە نەخۆشەکە وەرەگیرێت کە بەشدار بێ لە توێژینەوەکە بەبێ ئەو موافقەتە قەت ناتوانین بیکەین زۆربەی نەخۆشەکانمان نەخۆشەکانی یعنی نەخۆشخانەی گشتین. زۆر باشە کەواتە توانین بڵین ئەم توێژینەوەرە کاریگەری ڕاستە خۆی بێ لەسەر بەرەو پێشبردننی کەرتی گشتی لە بواری تەندروستیە بە دڵنیاییەوە زۆر کاریگەری ئەبێت و بە دڵنیاییەوە ئێمە لێرەیە توانین بڵین خاڵ بخینە سەر ئەو شوێنانی کە زۆر زعیفن لە کەرتی گشتیە بووی بتوانین ئەو شوێنانە چاکەین و بەرەو پێشوایان بەرین ئایا بەبوونی بڵین گایدلاین بێ وەکو قانونێ کە دابنێ لە خەستەخانەکانە و وەکو ڕێنماییە کە بدرێ بە نەخۆشەکان وەکو ڕێنماییە کە لەسەر تەلەڤیزیۆن و رادیۆ و میدیاکانە باسکرێ کە چۆن ئەم شتانە کەم ئەکرێتەوە و بەگشتی بۆ خەڵکەکەش ئەکید ئاگاداری ئەم کۆنفرانسە ئەبن و ئینشاءالله ئیسفادەی لێ ئەکەن. باشە ئامادەبوونی لێپرسراوانی کەرتی تەندروستی چه سوودێکی هەیە لەم بارودۆخانە ئەکرێ ئەو توێژینەوانەی کە ئێوە دەرەنجامێکی پێگەیشتون وا بکرێت کە بەوان ڕابگەێنرێ و لەسەر ئاستی باڵا کاری تیا بکەن بۆی کەرتی تەندروستی بەرەو پێش ببرێ. خۆشبەختانە عیلاقەی بینی کەرتی تەندروستی و کەرتی خوێندنی باڵا زۆر باشە چکە ئێمە خۆمان وەلەو لەسەر خوێندنی باڵاین بەڵام میشەکانمان هەمووی لە خەستەخانەی گشتیایە لەبەرەوە بێ یعنی ئەبێ ئەو جۆرە پەیوەندی کە هەمانە پەیوەندیەکی باش و پتە و بێ بۆی بتوانین ئەم دوو وزارەتە بەیەکەوە لینک بکەین و بتوانین ئیسفادە لە بەحسەکانی ئمە بکرێت لە بەشی خەستەخانە گشتیەکانە بەڵێ بە تەئکیدی و ئێستا من بە چاوی خۆم بینیم کە مەجموعەیە لە پرسیاوانی تەندروستی گشتی دانیشتون و ئاگایان لەم تازەبوونەوانە ئەبێت و ئەکید پشگیریمانەکەن و ئێمەش پشگیری ئەوانەکەین بە ئەوەی بتوانین ینی شتەکان تەرخانکەین بۆ تەلەبەکانمان و بتوانین بەحسەکان بکەین. باشە بەردەوابوونی ئەم کۆنفرانسانە ساڵانە یاخود دوو ساڵ جارێک ئەشێ کاریگەری تەواوەتی هەبێت بۆ بەرەو پێشبردننی ئاسی زانستی پزیشکانی ژواتە و پزیشکانی کە لێرە بەشداریەکەن ئەکرێ ئەوەندە ئەم کۆنفرانسانە سوود بەخش بێت کە وەکو کۆنفرانسێکی نێودەوڵەتی و ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمی ژەکرێن سوودمەند بین. بەڵێ من بەش بە حاڵی خۆم ئەمە لەوەتی هاتوومەتەوە سێمین کۆنفرانسی نێودەوڵەتیە بەڵام خۆی چوارەمینە یەکێک کرابوو پێشە زۆر زوو کرابوو بەتەکید ئەمە زۆر تەئسیرێ بێت چونکە ئەگەر یەکێ بەحسێک لەم کۆنفرانسەیە تەقدیم بکە بەحسەکەی بڵاو ئەکرێتەوە کە بڵاوی کردەوە ئەتوانێت ئیستیفادەی لێ بکە بۆ تەرکیبوون و بۆ پێشەوەبردننی ئەو کەسە گە لە کەرتی گشتی بێیان لە کەرتی خوێندنی باڵا بێ لە هەردوو کەرتەکە ئیستیفادەی لێ ئەکات و هەروەها ئێمە ئەو شتانی باسێکین ئێستا ئێمە لێرە زۆربەی تەلەبەکانیشمان دانیشتون چونکە ئەبینن تازەکردنەوە چیە لە بوارە تایبەتەکانە و چۆن ئیستیفادەی لێ بکەن. دکتۆرە تا چەندێک لەگەڵ واقعی ئێستای کوردستان یەکەگرێتەوە ئەم پێشنیارانەی بەڕێستان کە ئیکەن لە بواری پزیشکیا و کۆزانین هەندێک جار کەمی دەرمان کەمی هەندێک پشکنین لە نەخۆشخانە گشتیەکان ئایا ئەم پێشنیارانەی بەڕێستان پەیوەندی بەوەشەوە هەیە یاخود تەنها لایەنە زانستیەکەتان دەستنیشان کردو؟ سوالەکەت زۆر گرنگە من خۆزگا ئەخوازم کە لە بودجەی کوردستانە بەشێک لە پارە تەرخان بکرێ بۆ تۆژینەوە چکە تۆژینەوە بەڕاستی زۆر پاری تێچێ و تۆژینەوەشە کە ئاستی میلەتێک بەرزەکات و ئێستا گە بچێت دەرەوە بڵێ ئەم وڵاتە چۆن پێشکەوتوواڵێن ئەمە داتایی هەیە و تۆژینەوەی زۆرە تۆژینەوە پێویستە بودجەتێکی باشی بۆ تەقدیم بکرێت و من نەزانم لەگەڵ زروفی ئێستاە خاستە لەگەڵ خوێندنی باڵایە ینی ئەم کێشەیەکی زۆر هەیە لە نەبوونی مەعاش و هەموو ئەو شتانەی ترە بەڵام لەگەڵەوەشە ئێمە ناتوانین بۆستین و بڵین وڵا ئەمە نیە و ئەوە نییە ئەگەر ببێت تەمان باشترە بەڵام ئەگەر نەبێت ئەسیری ئەبێت ئەکیت. زۆر باشە دواوتت بۆ بەردەوامبوونی ئەم جۆرە کۆنفرانسانە و بۆ پزیشکانی نوێ بۆ بەشداریکردنیان لەم جۆرە کۆنفرانسانەیە مەبەستەکەشم لە بەشی دومی پرسیارەکەەوە بۆ ئایا ئەو پزیشکانی تازە پێگەیشتون ئەوانەی هێشتا بوارێکی تایبەتیان هەڵ نەبژاردووە ئەشێ لەم کۆنفرانسانە سوود بەخش سوودمەند بن بۆی وایان لێ بکەین بەرە و سپۆڕێکی تایبەت چونکە خۆیان حەزیان لێتی؟ بەڵێ خۆی لەنێو هەموو دەوڵەتەکانە ئێستا بوونی
تۆژینەوە شتێکی زۆر گرنگە کەس ئەگەر تۆژینەوەی نەبێ نابێ بە ئیسیشاری یان وەکووتمان ڕاوێژکار لەبەرەوە ئەمە تەشجیعێکی باشە بۆ هەموو ئەوانەی کە دانیشتون لە کۆنفرانسەکە بزانن تۆژینەوە چۆنەکرێ ڕێگاکانی تۆژینەوە چکە هەر کەسێک کە هەڵەسێ بە تۆژینەوەکەی پێت ئەڵێ ئەمە چۆن نوع تۆژینەوەیشی کردووە ڕێگاکانی چی بۆ چی بەکارهێناوە چەند نەخۆشی بەکارهێناوە ڕێگەیەکی زۆر باشە بۆ ئەوانەی کە دانیشتون و بتوانن ئەو ڕێگانە بگرنە بەر لایەنەوە شەوکەوتت ینی بتوانن برانچێکی تایبەت بگرنە بەریان بەڵێ ئەمەش هەر یارمەتی دەرێکە بۆ کەسانی مەسەرنێکێک حەزی لێ بێتە ژنان و مناڵبوونەوە بینێت ئێمە دە مامۆستای کۆلیجی پزیشکی هەڵساوین بە کۆکردنەوەی تۆژینەوەکانمان و پێشکەشی ئەکەین بەو ڕێگەی ئەکید ئەوانیش حەزەکەن ڕۆژە لە ڕۆژان لەو شوێنەیە بن و بیکەن فەمە تەشجیعێکی باشە زۆر باشە کەواتە دەستخۆشی بۆ بەڕێست و سەرجەمە و پزیشکانش کە ئەمڕۆ بەشداریان هەیە لەم کۆنفرانسە بە ئومێدی زیاتر پێشەستنی زانست و زانیاری و بواری پزیشکی لە هەرێمی کوردستان